ناوی جەعفەر محەممەدە ماوەی 30 ساڵە لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانی کاری تەزبیحفرۆشی و بابەتە جوانکاریەکان دەکات. ڕۆژانە سەعات 8 دێمە ئێرە هەتا 6 ئێوارێ خەریکێ میشە. ئیشەکەی منیش بڵین زی و بەرد و تەزبیح و مولو و تەزبیحی سەندەلووس و کارەبا و کرمان و سەعاتی مارکە کۆنەکان و فرۆشتنی بڵین چەق و بابەتە تۆحفەکان بە کوردی. ئیتر ڕۆژانە لەگەڵ ئیشەکەمان مەشغوڵم بەردەوامیشمە چەند تۆزێ بازاڵ بە بۆ نێم وەزعی کۆرۆناوە بازاڵ چۆڵە بەڵام ئێمە بەردەوای لە بەخاتی بژێوی ژیانمان ڕێنمایەکانیشمان جێبەجێ کردووە. ئەو دەڵێت لەم بارودۆخەی ئێستادا سەرباری خراپی باری گوزەران و بژێوی ژیان بەڵام بەردەوامم لە کارەکەم بە پێی ڕێنمایە تەندروستیەکان. نۆکە زیاتر لەسەر ئەمە بژێوی ژیانمان هەیە. تر ڕۆژانە خەریکی دانانی شتەکان و چاکردنیانم. ئێمە لە بەخاتی بژێوی ژیان هەر بەردەوامی هەرچەند بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی ژێمە لەبەرەوەی بەرکەوتەمان زۆرە لەگەڵ خەڵکا خەڵک یەتە لامان. هەموو ئەو هۆڵانەی کە تاکەکان ڕۆژانە ئەنجامی دەدەن و ڕێنمایەکان جێبەجێ دەکەن لە پێناو خۆپارێزی و پاراستنی تەندروستی هەمووانە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.